الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەی ڕامان بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. بەڵێ بەڕێزان دیارە رب العالمین فێرمان دەکاتن کەوا بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی خۆی سبحانه وتعالى خۆمان بدەینە پەنای ئەو خۆمان پارێزین لە شەڕی شەیطان. ئیتر ئەو شەیطانی کەوا خوای گەورە ناوی لێنە الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس. ئەو شەیطانەی کەوا وەسوەسە دەکاتن لە ناو سینگ و دڵ و دەرونی خەڵک چێن من الجنة والناس كواتە أعوذ بالله من شياطين الجن وشياطين الإنس. خۆم دەدەمە پەنای الله تعالى لە شەڕی شەیطانەکانی ئینس و شەیطانەکانی جن ئەوانەی کەوا یوەسویسونە بالشەر في صدور الناس هەر یەک لەوانە کە وەسوەسە دەخاتە ناو دڵ و دەرونی خەڵکی بە وەسوەسەی خراپ. کەواتە من الجنة والناس لێرەدا وەکو زانان دەفرن ئەوە بەیانە لە بۆ ئاەتکەی پێشووتر کە خوای گەورە لە بۆ مانی باس کرد خۆمان بدەینە پەنای ئەو سبحانه وتعالى لە شەڕی الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس. چێنە ئەوانە من الجنة والناس کەواتە دوو نەوعن هەم ئینسە هەم جنە. فالجني يوسوس في صدور الإنس شيطان الجنيك وسوسة دخات ناو دڵ و دەرونی ئینسانەکە. والإنسي أيضا يوسوس إلى الإنسي شەیطانی ئینسیش عینی وەسوەسە دەکا لە بۆ ئینسانەکان وەکو ابن القیم لە بەدای الفەوائد کاتێکەوە باس لە وەسوەسەی دەکا کە بریتێ لە چە هي الإلقاء الخفي في القلب واتە شتێکی شاراوەیە دەکەوتە ناو دڵ. ئیتر ئەوەش وەکو دەڵێ مشتەرەکە لە بینی ئینس و جن بەڵام فەرقەکەی چێ دەڵێ ئیلقای ئینسی وەوەسوەسەتیهی کاتێکەوە شەیطانێکی ئینسی دێ وەسوەسەی خراپ لە بۆ دروست بکە بواسطة الأذن لەو حاڵەتەی یەکسەر دێ لە بنجوێت دەخوێنی وەسوەسە بە دەنگێکی نزم دەکا بە دەنگێکی نزم لە بۆی وەسوەسەی خراپ لەو بکە کەواتە شەیطانی ئینسی لە ناو گوێت با بڵێن وەسوەسەکەی دەخاتە ناو گوێت تاوەکو بستە ناو دڵ و دەرونت. بەڵام جن پێویستی بە گوێی ئینسان نییە بەڵکو لێنەوە يدخل في ابن آدم ويجري منه مجرى الدم بەڵکو دەستە ناوەوەی ئادەمی زادەکان و لەگەڵ خوێنی دەسوڕێتەوە. هەندێک جاریش دەڵێ على أن الجن قد يتمثل له هەندێک جار ئەو جنیەش دێتە سەر شکلی بەشەرێک عینی بەگوێی ئەو ئینسانەدا دەچرپێنی ئەو وەسوەسانەی کە دەیەوێ بیگەینیتێ بە بەڵگەی ئەو ئاەتەش کەوا بە بەڵگەی ئەو حەدیثەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دەکات. طبعا ئیمامی بوخاری ڕوات کردێ صەفیە دەجێڕتەوە خوای لێ ڕازی بی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی إن الشيطان يجري من ابن آدم مجرى الدم شەیطان بە ناو لاشەی ئینسانەکاندا دەسوڕێتەوە وەکو خوێن بە ناو لاشەیدا دەسوڕێتەوە. لە حەدیثێکی دیکەش کەوا بوخاری مسلم ڕواتی کرد ئەبی هوڕێرە دەجێڕتەوە خوای لێ ڕازی بی دەفەرمی يأتي الشيطان أحدكم و یەک لە وەسوەسەکانیتی شەیطان دێتە لای یەکێک لەنگۆ دەڵێ من خەلق کەذا چێ فڵانە شتی دروست کردیە من خەلق کەذا چێ فڵانە شتی دروست کردیە حتى يقول من خلق ربك باشە چێ پەروەردگارتی دروست کردیە فإذا بلغه کە گەیشتە ئەو حەدەی فليستعذ بالله ولينتهي دەی بە خۆی بداتە پەنای الله تعالى لەگەڵی نەڕوە کەواتە ولينتهي وكبر عن الاسترسال معه في ذلك با لەگەڵ شەیطان وەسوەسەکانی شەیطان نەڕوا کە گەیشتە ئەو حەدەی بەڵکو يلجأ إلى الله في دفعه خۆی بداتە پەنای الله تعالى لەوەی کەوا دەفعی وەسوەسەی شەیطان لە خۆی بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.